ئیمەنی یەکێک لە گۆڕستانەکانی قەزای چەمچەماڵە، ژمارەیەک هاوڵاتی بە خۆبەخشی و خێرخوازی لە دەواازەی گۆڕستانەکە شوێنێکیان تایبەت کردووە بە خزمەتکردنی ئەو هاوڵاتیانی سەردانی گۆڕستانەکە دەکەن. هەر کاتێک مردوویەک بهێنرێت ئەم گۆڕستانە، ئەم ستافە چاو ئاو و قاوە پێشکەش بە هاوڵاتیان دەکەن و بە وتەی خۆیان لە پێناو ڕەزامەندی خوا و خزمەتکردن بە ناوی شارەکەیان ئەم کارە دەکەن. ئێمە میشا هەر وەکو خۆم فکرم لێ کردەوە کە خزمەت بە خەڵکی شاری چەمچەماڵ و سنوورەکەی خۆمان بکەین. ئەم خەڵکی ئەم شاری چەمچەماڵ و دەڤەرە هەموو کوردستان بەڕێزن، بەس بە تایبەتی خەڵکی شاری چەمچەماڵ ئەم سنووری ئێمە حەزەکەی خزمەتیان کەنەوە، نە خەڵکێکی جوان نەرمونیان. ئەم ئیشەی کە کردومە پرۆژەکە لە مێشکی خۆمایە و تاکە کەسم کە هەساوم بە پرۆژەکە و حەزم بەم ئیشە خێرە جوانانەیە و سیستەمێکی ئاومانداناوە بەڕاد و بۆ خزمەتکردنی بسڵمانان بۆ هاوین کوردستان. و ئەم چایش سپاس بۆخوا 7 مەتر و نیو مێزەکەمانە و چایەکە بەدار لێنرێت، زیاد لە 20 قۆریمان لێناوە، چای و قاوە لێنرێت و خورما و نقڵ و هەموو شتەکان لێرە دابین کراوە و تەواوی قەبرستانەکە خێرخوازی هەر لە زەوی هەتا تەواوی پرۆژەکان. هەموو خەڵک دەستخۆشی هەموو خەڵکیش ئامادەیە کە شتەکانە خوا لەخوا بەزیای. منم ئەوەی خەڵک هاوکارمان بێ سپاسەکەن و هاوکاریشمان نەبێ بەو پارەی خۆم وەستام، بۆ پارەی خۆم پرۆژەکەم دایناوە، خۆم حەزەکەم خۆم سەرپەرشتیکەم. ئەو هاوڵاتیانەی سەردانی گۆڕستان دەکەن و ئەم دیمەنە دەبینن، سەرسام دەبن و بە جێی شانازی بۆ شارەکەی دەزانن. وەڵام کارە جێگای شانازیە بۆی وەکو خەڵکی چەمچەماڵ سەرەتا وەکو موسڵمانێک جێگای شانازیە، دواتر وەکو خەڵکی چەمچەماڵێمە شانازی پێوەکەین لە شوێنەکانتر وەکو ڕوونە. بەڕاستی خەڵک کەسێکی لێمرێ زۆربەی جار تەسمیل دەستی با بڵین دایرە حکومی و ئینەکان نەکرێ خەڵک با بڵین ئەو کەسە مردویان بۆ بشارێتەوە، بەڵام لێرە بەڕێزەوە خەڵکەکە هاوکاریە نەکات. دواتر ئەم کاگارە مستافەکەی دەستیان خۆش بێت، با بڵین ئاویان بۆ خەڵک داناوە، چایان بۆ خەڵک داناوە، ئێمە شانازی پێوەکەین. من ئەتوانم بڵێم یەکێکە لەو سیمازوانی کوا لە شارەکەمان هەیە. مامۆستایەکی ئاینیش باز لە خێر و پاداشی چاکەکردن لەگەڵ خەڵکی دەکات و ئەم کارە بە پیرۆز دەبینێت. لە ڕوانگەی ئەو فەرمودەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ من صنع إليكم معروفا فكافئوه، فەرمێ هەر کەس چاکەیەکی لەگەڵتان کرد مکافە ئەو پاداشتەی بکەن، ئەگەر نەتانتوانی وەکو پێویست ئەو مکافە ئەو پاداشتەی بکەن، ئەوە هەتا ئەتوانن دوعای خێری بۆ بکەن بە ئەو کەسانەی کە دەستیان لە چاکەیە هەیە بەردەوام بن. ئێمە بێ ئەم کارە چاکانەی کە لەم بەتایبەتی لەم پێشوازی خەڵکەیە کراوە لە ناشتنی مردوەکان بەدواوە شتێکی نەوعی و نمونەییە. دەستخۆشیمان بۆ ئەو ستافانە هەیە، دەستخۆشیمان بۆ ئەو خێرخوازانە هەیە کە لە پشتی ئەم کارانەوەتان. گۆڕستانی شێخ سەعید یەکێکە لە گۆڕستانە گەورەکانی قەزای چەمچەماڵ و لە ڕێی خێرخوازانەوە ڕووناکی بۆ تەواوی گۆڕستانەکە دابین کراوە و لەلایەن خۆبەخش و خەڵکی خێرخوازەوە باشترین خزمەت دەکرێت. ڕێبن محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.